فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانم، لە زنجیرە باسی شارەزابەدا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار ئینشاء الله هەر جارە لە خزمەت قورئاندا باشتر لە دینمان، جوانتر لە ژینمان حاڵی دەبین. هەر کاتێک لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا خوێنتەوە کە خوای پەروەردگار فەرمووی یا ئەیها الذین ئامنوا، لەوێدا خوای پەروەردگار ڕێنماییەکمان دەکا و پێمان دەڵێ لە دوای ئیمانهێنانی بەڕێزت هاتنت و بوون بە ئەهلی مزگەوت، شەرەفی ئەندامەتی لە ڕیزی موسڵمانان و ناسنامەی موسلیم لەسەر پێناسەکەت، شەرەفی ئەندامەتی لە ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم، وەرگرتنی شەهادەی لا إله إلا الله محەممەد رەسوول الله، ئەبێت تۆ گۆڕانکاریت بەسەرا بێ. لەوێوە کە بڕیارتدا تۆ موسلیمی، تۆ مؤمینی، پێویستە خوای پەروەردگار بانگت دەکا یا ئەیها الذین ئامنوا، یەک بەیەکی ئێمە ئیماندار خوا لە ڕیزی ئیمانداران قبوڵی فەرموو بین و لەسەری بژین و لەسەری بمرین. پێمان دەڵێت لە ئەم دەقەیەوە ژیانی تۆ دووڕیانێکە، ژیانێک هەیە ژیانی ئیماندارانە، بڕێزان ژیانێکیش هەیە ژیانی خۆماڵیانە. ژیانی خۆماڵیانە یعنی ئەوەی کە خەڵک بۆ خۆی چۆنی پێخۆشە و عورف و عادەت ئاوای پێ باشە ئاوا بەسەری دەبا. ژیانی ئیماندارانە ئەوەی خوا فەرموویەتی و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە و ئوسوەی حەسەنەیە و ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئێمە دەبێ ئاوا بکەین. دەچینە خزمەت سوورەتی مجادلە ئایەتی 11 خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم وإذا قيل انشزوا فانشزوا. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئیمانداران، ئەی ئیمانداران، ئەی ئیمانداری خۆشەویست و ئازیز، هەر وەختێک لەناو دانیشتنێکە لە شوێنێکە پێتان وترا ڕەحمەتی خواتان لێبێ مەجالێک بدەن، دەرفەت بدەن، کۆڕەکەتان فراوان کەن. جا بەڕێزان، ئەم ئاەتە قورئانیە ئەگەر بۆ زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دانیشتنی مەجلیسێکی ئاسایی بوویایە کە کەسێکی غەریب هاتووە، مامۆستایەک هاتووە، ڕیشسپیەکی بەڕێز هاتووە، خاوەن حورمەت و قەدرێک هاتووە، وتویانە ڕەحمەتتان لێبێت جێگەی فڵان کەسیش بکەنەوە، تۆزێ مەجلیسەکە فراوان کەن. جەنابەت چوار مەشقی دانیشتووی چوویتە سەر چۆک، تۆزێ خۆت هێناوەتەوە یەک، ئیتر مەجلیسەکە فراوانتر بۆ کەسەکەش دانیشتۆ و ڕێز و حورمەتێکی ژنێنراوە. ئەم بابەتە لەم سەردەمەدا زۆر فراوانترە. جاری وایە تۆ لە مزگەوتە سوپاس بۆ خوای پەروەردگار گەلێ جار لەم مزگەوتە لە مزگەوتە ئازیزەکانی تر ئەڵێن ڕەحمەتی خواتان لێبێ ڕۆژی جومعە وەرنە پێشەوە، تۆ یەکسەر دوو ڕێگال لەبەرە. ئەگەر ئەهلی ئیمان بی دەڵی بەس چاوان تۆزێ خۆت چوک دەکەیتەوە، تۆزێ دەڕۆیتە پێشەوە، تەکانێک بە خۆت دەدەی، هەر لەو جوڵەیەدا چەند یەک سەفی تر دێتە مزگەوتەوە لەبەر خۆر یان لەبەر باران دانانیشێ. کەسێکیش هەیە خۆماڵیانە بیر دەکاتەوە، کوڕە من حەقم چییە بەسەرەوە، جا کابرا بۆ خۆی درەنگ دێ، وەڵا شوێنی خۆم تەنگ ناکەم، چوار مەشقی لێ دانیشتەوەندەی کە باڵیکەشی بۆ فش دەکاتەوە. لێرەدا تۆ دوو ڕێگال لەبەرە، یان ئیماندارانە بیر دەکەیەوە یان خۆماڵیانە بیر دەکەیەوە. ئەوەی ئیماندارانە بیر دەکاتەوە دەڵێ پێویستە یارمەتی براکەم بدەم، لە مزگەوتی ئافرەتانی دڵێ پێویستە یارمەتی خوشکەکەم بدەم. ئەنجا تۆ دەڕۆیتە دەرەوە، ئەم ئاەتە هەر بۆ ناو مزگەوت نییە، بۆ کۆڕ و دانیشتنێکیشە. ئەچی لە شوێنێکە لە ماڵێکە سوپاس بۆ خوای پەروەردگار کچێکی شیرینم شووی کردووە، ئەو خۆشەویستانی وەکو جەنابتان کۆبوونەوە سەیرەکەی ماڵەکە بچووکە، مامە حاجێک لەولاوە ڕیشسپی قەومێک دێ چەند جوانە گەنجێک لەبەر خاتری ئەو شوێنەکەی بۆ چۆڵ دەکات، دەڵێ وەرە دانیشە. ئەچیتە ناو پاسێکەوە جار هەیە سەیدەکەی ئافرەتێکی بەڕێز بە حیا و حورمەتەوە حیجاب هاتووە، عەلاقەیەک مناڵێکی بەدەستەوەیە، گەنجێکی ئاوەکو ئەم گەنجە جوانانە یەکسەر لەبەری هەڵەسەڵە خوشکەکەم دادەکەن، دایە گیان وەرە تۆ لێرە دانیشە. ئەمانە هەمووی دەگرێتەوە. ئەگەر تۆ ئەمەت کرد جا چاوەڕێی پاداش مەبە، لێرەدا دیسان دووڕیانەکە دەست پێ دەکاتەوە.
ئەهلی ئیمان خوا فەرمووی چاول لە پاداشتی خەڵک نەبێ یەفسەح الله لەکم سبحان الله قورئان چەند وردە نەیفەرموو تۆ جێگەی خەڵک بکەوە بۆی خەڵکیش ڕۆژێ جێی تۆ بکاتەوە ئەفەرمێت تۆ جێگەی خەڵک بکەوە لە یادن نەچێت سەر شەقامەکەش دەگرێتەوە کەسێک بە پەلەیە یەک دوو فولایی لێ دەدا لەوە چێت نەخۆشیێکی لابێ لەوە چێت کارێکی بە پەلەیە هەبێ کوڕە کاکە گەنجێکی سەر شێتە ئەتر ئەگەر لای نەدەی لەوانەیە کارەساتێ بخەومێ تۆ قەیچەکە لادە بڵێ قەینا فەرموو تۆ تێپەڕە خێرا ئیشارەتێک هەڵکە وەرە ئەملاوە مەڵێ ئەی بۆ کەس بۆ من جێگەی چۆڵ نەکرد ئەی بۆ من چوومەوە پاسەوە حتا هین بە پێوە ڕاوەستام کەس نەیگوت فەرموو ئەی بۆ من چوومە مەجلیسەوە کەس لەبەرم هەڵنەستا وەڵڵا منیش شوێنی خۆم چۆڵ ناکەم ئەوە بیرکردنەوەی خۆماڵیانەیە بیرکردنەوەی ئیماندارانە دەڵێن من پاداشتم لە خەڵک ناوێ یەفسەح الله لەکم وەڵڵاهی دڵنیام خوا خۆی ژیانم گوشاد دەکا خوا لە شوێنێکا قەرەبووی ئەم هەڵوێستە جوانت بۆ دەکاتەوە کە خۆت هەر بیریش لێ نەکردوێتەوە بۆی ئیماندار دایمە کە هەڵوێستێک دەنوێنێ بیری لەوە نییە خەڵک بۆ منی چۆن کردووە ئەی چێ بۆ من وای کردووە ناوەڵڵا من لەبەر خاتی خوا من خوام هەیە ئاەتەکە نەیفەرموو خەڵک وات بۆ دەکاتەوە بە سەرنجی ئاەتەکەی قورئان بدەن یەفسەح الله لەکم تۆ کارەکە بکە یارمەتی براکەت یارمەتی خوشکەکەت بدەت دڵنیا بە خوا خۆی دەرفەتی ژیانت بۆ دەکاتەوە خوا خۆی کارەکانت بۆ ڕاست دەکات بەس ئەم ئاەتە بکەین چەند موسیبەتی سەرجارە لە کۆڵ دەبێتەوە سەیرەکی کەسەکە لە بەردیمی شوێنێکە وەستاندوێتی ئاوالار سارەکەی ڕاگەتۆ بیر دەکەیتەوە ئەگەر ئاوارێک ڕایگرم برایەکی مسلمانیشم لێرە سارەکەی جێگای دەبێتەوە وەڵی زۆر جار خۆشم خەڵکم بینیوە الحەمدلله خەڵکی جەنابتان سیفەت ئاسایی وەکو ئێوە دابەزیوە لە سارەکەی سەیری کردو سارەکە لارە سەر کەوتۆتەوە سارەکەی ڕاست کردو بۆ ئەوی جێگەی کەسێک چکە بە ئیسراحەت بێتەوە جێگەی لە جیاتیزی دوو سارە بێتەوە کاتە جێگەی سێ سارە دەبێتەوە یەقینت هەبێ یەفسەح الله لەکم ئەوە تۆ ئیماندارانە بیرت کردوێتەوە خۆماڵیانە بیرت نەکردوێتەوە تۆ خوای گەورە ڕۆژێ لە شوێنێکا دەرگای ڕەحمەت لێ دەکاتەوە کە تەوەقوع نەکردووە وإذا قيل انشزوا ئەگەر کۆڕێک دانیشتنێک تەواو بوو وتیان ڕەحمەتتان لێ بە فەرموو تەواو بوو کۆڕەکە با بڕۆینە دەرەوە انشزوا فانشزوا یەکسەر تۆش دامەنیشە لەوێدا دیارە ئەم کۆڕە خەڵکێکی تر دێت ئەم شوێنەوە با من بڕۆمە دەرەوە کارەکەم لەم شوێنە تەواو بوو با بڕۆمە دەرەوە علامة الشيخ محمد صالح العثيمين لشرح رياض الصالحين لمجلد شوارع للاپەڕەی 6 بۆ 7 دەفەرمێ وفي هذا دليل على أنه لا حرج على الإنسان أن يقول للجماعة الذين عنده انشزوا أخرجوا بارك الله فيكم انتهى شغلكم ولا حياء في ذلك دەفەرمێ تۆ لە شوێنێکا بووی کۆمەڵی خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان هاتبوو لە دەوری کەسەکە دانیشتبوون بۆ کارێک بۆ ڕاوێژێک بۆ چاکوچۆنیەک بۆ مەرحەباییەک بۆ سەردانێک ئیشەکە تەواو بووە بابەتەکە تەواو بوو ئەفەرمێت لە ڕوودا مەمێنە یەکسەر بڵێ کاکە وەڵڵاهی ڕەحمەتی خواتان لێبێ ئیشەکەمان سەردانەکەمان قسە و باسەکەمان مەشورەت و ڕاوێژەکەمان تەواو بوو دێ ڕەحمەتتان لێبێ با بڵاوی لێ بکەین چونکە لەوە ئەچی ئەو بەڕێزانە مەجلیسەکەیان زۆر پێخۆش بێ تۆشکاری ترت هەیە خەڵکی ترت هەیە نووسینی ترت هەیە سەردانت هەیە تەلەفۆنت هەیە ماڵ و منداڵت هەیە ئیسراحەتت هەیە کارت هەیە کەسابەتت هەیە ئالەم حاڵەتەدا دەفەرمێ لا حەیاء في ذلك هیچ شەرم نەدگرێ بڵێ بەڕێزینەت کاتان لێ دەکەم دانیشتنەکەمان تەواو بوو ڕەحمەتی خواتان لێ با بڕۆینە دەرەوە ئالەو کاتەدا ئەمە ئەمری شەرعە دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵگاکە تا هاتنی ئەم ئاەتی سوڕەتی ئەلەحزاب ئاەتی 53 خۆماڵیانە بیریان دەکردەوە خوا بەم ئاەتە فەرمووی نابێت سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچی تر خۆماڵیانە بیر بکەنەوە ئەبێت چی بکەن ئیماندارانە بیر بکەنەوە ژیانی گۆڕین پێغەمبەر صلی الله عليه وسلم میوانی زۆر بووە یەکێ لەو بوختانانی بێ پێغەمبەر دەکرێت صلی الله عليه وسلم لە دەیان قسەی هەڵبەستراوە چونکە نابێ بڵێ فەرمودەی هەڵبەستراوە فەرمودە ئەگەر فەرمودە بێ هەڵبەستراو نەگەر هەڵبەستراو بێ فەرمودە نییە بەڕێزان مەڵێن حەدیسی هەڵبەستراو قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر قسەی ئەو زاتە بێ و لەو دەم مبارەکەی بە قوربانی بم هات بێتە دەرەوە نابێ وشەی لاواز و هەڵبەستراوی بۆ بەکاربێنی قسەی ئەو سەروەرە دەبێت لەسەر سەر و سەرچەوان بێ حەدیسی صحیح لەسەر سەرە بەڵام قسەی هەڵبەستراو یعنی کابرایە کاتۆ لەو لاوەمەرامێکی هەبوو قسەیەکی فڕێدا وەکتێتی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم وا دەفەرمێ کابرا باینجانی بۆ نەفرۆشا وەکتێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ باینجام بخوا لەم ڕۆژانە حەدیسێکم خوێندەوە مامۆستایەک دەیخوێندەوە دای بە خزمەتی گەیشتم لە ستێمانی وتم مامۆستا ئەو حەدیسەوە حەدیس نییە باسی نیسکی دەکرد نیسک چ بەرەکەتێکی وەکتم با بەوە نیسک فرۆشێک وای کتووە
وتي والله الزغل النجار لما وسعي إعجاز علمي دا دل فريزات لسن نسير الله بيغمبر صلى الله عليه وسلم يفتو باب الزغل النجار جواي فرمو بهر حالي كردوا أو كابرايكي نسك فروش أو حديثي بنسكي وانا فروش أو وتيتي بيغمبر صلى الله عليه وسلم أو مدحي نسكي كردوا بيغمبر لو يقول تربو مدحي خوارني بو توبكا بەڵام ئەمە قسەی کابراایکی نیسک فرۆشە نەک پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تحقیقی فەرموودەکە دەکەی کەسانێکی تێدان لە سەنەدی فەرموودەکاندا علەمانی حەدیث و جەرح و تعدیل لە فەرموون وەڵای برا ئەوانە درۆزنن ئەوانە قسەیان لێ وەرناگیرێ ئەوانە شتیان هەڵبەستووە مەبەستم ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو بوختانانی بەدەمیەوە دەکرێت پێغەمبەر وا هەژار بوو نانی شەو نەبوو بیخوا بەعکسەوە ووەجەدەکە عائلا فأغنى ئەوە قورئانە هەر وەختێ قسەیەک کە بەدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرێت لەگەڵ قورئانە تەرازوەکەی لێدا قورئان تەواوە ئەوەکەی کە فڕێ دەدرێت خوا دەفەرمێت تۆ هەژار بووی تۆ نەدار بووی تۆ بێباوەک بووی بێباپیر بووی بێلانە بووی فەئەغنا هێندەی پێنەچوو لە شوکردنی خاتوو خەدیجەی سەرمایەدار و بازرگانی نێودەوڵەتی بە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم پێغەمبەر ژیانی گۆڕا پێغەمبەر لەو وەختەوە فەقیری بەخۆیەوە نەدیوەتەوە لە دواترە کە بۆشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک بۆ لە دەوڵەمەندەکان یەکێک بۆ لە بازرگانەکان کە چۆتە مەدینەش بە نەسی قورئان لە سوورەتی ئەلەنفالا سەیری کەن پێنجەکی ماڵی غەنیمەتی جەنگ بۆ پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەر پیاوێکی دەستکراوە بووە بەردەوام ماڵەکەی جمەی هاتووە لە میوانە یعنی ئەو داهاتەی کە دەستی دەکەوت وەکو مەسئولینی ئەمڕۆ نەبوو هەر بۆ خۆی بۆ بنەماڵەکەی خۆی بۆ بانقەکانی ئەوروپا بێت دەیدا بە خەڵک دەیدا بە میلەتەکە بە تایبەتی چینی سوفە و هەژارەکان بەردەوام دەهات نەماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام پێغەمبەر سەرەی هەر خێزانێکی بۆیە نانوچێژ لەوێ دروست دەکرا ئیتر ئەو دەهات نانوچێژ لە مزگەوتا لە ماڵەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو داهاتە زۆرەی کە دەبەر دەستی دابوو بەردەوام بۆ شوێنکەوتوانی سەرفی دەکردەوە ئالێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژانە 100 سەحابی دەهات نەماڵەکەی 20 دەهات 10 دەهات بەپێی زەمەنی ئەو کاتە دەفەرمێ خواردنەکە حیوانێکیان سەر ببڕیایە خولماوڕۆنێکیان بکردایە ئیتر هەر پێوی خواردنێکە لەو ڕۆژەدا خوای گەورە بێبەخشایە دانیشتن وەڵا ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاوڕێکیان سەر بڕیوە ئیتر لە 9 حیوان سەر بڕاوە دانیشە تا یەک نان حازر دەبێت پێغەمبەری بە ئەدەب و بە حورمەتیش قەد ڕوشکێنی کەسی نەدەکرد هێندە پیاوێکی سەنگین و قورس بووە لە ژیانیدا دڵی کەسێکی نەڕەنجاندووە لە دڵەوە بەمە ناڕەحەت دەبوو هاوسەرە ئازیزەکانی چێژ لێ دەنێ ئەو کاتە نان و تەنور هەر لە ژوورەوە بۆ لەسەر تەنورەکە نان بکە ئافرەتە دەبێت لە کاتی ئیشکردنە بەڕێزان خۆی هەڵکا تۆزە خۆی کۆکاتەوە ئەو ئیسلاحەتەینێ کۆمەڵی پیاوی بێگانە و نامەحرەمی هەرچەنەوانە دایکانی ئومەتن بەڵام هەروەکو حورمەت و دایکەکانمان ئیسراحەت ناکە ئافرەت کاتێکە کۆمەڵە میوان لەوێ دانیشێ وەکو ئێستاش نەبووە ژووری میوانی لابەلا و هەمووی هەر یەک قاعە بووە ترخانەکانی لادەی خۆشمان هەروە بوون خۆماڵیان نەبیریان دەکردەوە دوای نانیان دەخوارد ئەمە لە سەعات 9 لێی دانیشتون هەتا نان حازر بووە نانیشیان دەخوارد و قسە و باز دەستی پێ دەکردەوە لە خزمەت پێغەمبەرا بمێنەوە تا نزیکی بانگی عەسر پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی و هاوسەرانی بەمە بێزار بوون بەڵام لە دڵیا دەیشاردەوە خوا تەداخولی تێدا کرد خوا فەرمووی یا ئەیها الذین ئامنوا ئێستا ڕێبازی خۆماڵیانە و دیندارانە و ئیماندارانە لێک جیابەوە لە مەودوع نابێ ئێوە وا بکەن لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم إلى طعام غير ناظرين إناه لموضوع نابێ بچنە ماڵی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەر یەکسە خۆی پێداکەن ئەبێ ئیزن وەرگرن ئیزن وەرگرن ڕوخسەت هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتت هەیە بینە ژوورەوە لە ماڵەکەتا دانیشین ئەم ماڵە حرەمە ئەم ماڵە مەحرەمیەتی خۆی هەیە هەموو ماڵی ئیماندارێک وایە ئیزن وەردەگری لە دەرگا دەدەی ڕوخسەت دەخوازی ئەمجا فەرمووی ئەگەر خواردنەکە غير ناظرين إناه هێشتا حازر نەبوو 2 ساعتی ماوە مەچن لەوێ دانیشن دامەنیشن کاکە جارە بڕۆن کە سابەت بکەن بڕۆ بنە دوکانەکەتان باخەکەتان تەسبیحاتێک قورئان خوێندنێک خۆتان مەشغوڵکەن هەتا وەختی نانەکە ولكن إذا دعيتم كاتك نانەکە حازر بوویان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژە دعوەتی کردن وەرنە ژوورەوە دانیشن بەڵام ئەگە فەرمووی فەرمون فەدخولوا ئەمجا بڕۆن لە شوێنێک کاکە بۆی دیاری کردوون دانیشن فإذا طعمتم ئەگە نانەکەتان خوارد فانتشروا نانتان خوارد سەیری کە نافەرمێت ثم انتشروا دانیشن 2 ساعات قسە و باس بکەن فانتشروا یەکسەر بڵاوەی لێ بکەن نانتان خواردووە ئاوتان خواردووە لە مستەلەحی ئەمڕۆدا دەڵێن چاتان خواردووە میوەت خواردووە ئیتر کاکە خوا حافیزت بێ فانتشروا براینە بڵاوەی لێ بکەن هەر کەسە بۆ سەر ئیش و کار و ماڵی خۆی ولا مستأنسین لحديث دا منیشن مەجلیس گەرم کەن بە قسە و باسەوە
ئایا فڵان کەس چۆن بوو، فڵان کەس ژنیە نا، فڵان کەس شووی کرد، فڵان کەس پارە دابەزی، فڵان کەس بەرز بۆەوە. ئینە ذالیکم كان يؤذي النبي، والله ئەم کارەتان پێغەمبەر بێزار دەکا، ئازاری دەدا. فيستحي منكم، پێغەمبەریش ئەوەندە بە شەرم و بە ئەدەبە پێ عیبە بڵێ کاکە واللهی وەڕز بووم، برا ئەمە نە ڕۆژێکە نە دوانە، ژنم وەڕز بوو، منداڵم وەڕز بوو، خۆم وەڕز بووم، کاتم نەما. ئیتر بەردەوام ماڵی ئێمە جمەی دێ. فەرمووی پێ عیبە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندە بە ئەدەب و هێندە ئێوەی خۆش دەوێت لە ڕووی نایە. بەڵام والله لا يستحي من الحق، خوا هاتە سەرخەت، خوا فەرمووی لا بێ پەروەردگار شتە ڕاستەکان بشارێتەوە. ئەوە لە قورئانە بۆم دابەزاندن، لە مەودووە نابێ خۆماڵیانە بیر بکەنەوە، ئەبێ ئیماندارانە بیر بکەنەوە. ئەم ئاەتە بەڕێزان، ئاەتی 53 سوڕەتی ئەحزاب، بەس ئەلەحزاب بەس بۆ ئەوەیە بیخوێنینەوە، بەس بۆ ئەوەیە بڵێن ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی خۆی ئاوا بوو، بۆ قورئان حکایەت و چیرۆکە. نەوەڵڵا ئەم ئاەتە دەبێ وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە، پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێبازی هەیە بۆ ئێمە، من و تۆی ئیماندار دەبێ ئەم ڕێبازە بکەین بە بەرنامەی ژیانمان. کەواتە بەڕێزان کاتێک کە بەڕێزێک ئەڵێ فڵان کەس ئەمڕۆ ناخواردنێکی نیوەڕۆیان ئێوارە لە ماڵی ئێمە بەیەکەوەین، پێویست ناکە تۆ لە عەسرەوە بچی لێی دانیشی، ئەو ماڵش مناڵی هەیە، ئەو پیاوەش ئیشوکاری هەیە، کاکە بانگی مەغریب نوێژت کرد لە مزگەوت ئەمجا بچۆ، وەنانی نیوەڕۆ بانکێشت کراوی بچۆ، ئەوەش برایەتیە و خوا پێی خۆشە. بەڵام لە سعات دەوە مەچۆ لێی دانیشی، ئەبێ عینی شت ئیماندارانە بیر بکەینەوە، نەک خۆماڵیانە. ئەمجا کە ئێوارە نانت خوارد دامەنیشە حتا سعات 10 شەو هیچ باس و خواس و جا غەیبەتی یەک بەشە لە مەلای مزگەوتەوە حتا ئاخر کەس غەیبەت دەکرێت، تا سیاسەتمەدار و حکومڕانی وڵات غەیبەتی هەر هەمووان دەکرێت، ئێستا قسە و باس تەواو نابێ. ئیتر ئەو ماڵە مناڵی مەکتەبی هەیە، ئەو پیاوە خەوی دێ، ئیسراحەتی هەیە، کاکە نابێ. واللهی بەڕێزان با بیکەین بە عادەت، دەتانەوێت ژیانمان ئیماندارانە بێیان خۆماڵیانە. ئێمە یا ئەیها الذین ئامنوا شمولمان دەکەین ئینشاءالله لە مەودا لەم دەقەیەوە بڕیار بدە ژیانت ئیماندارانە بێ. کاکە گیان وەڵی لە دانیشتن و سەرداندا من لەو ڕوادام نیو سعات دانیشتن بەسە. بەڕێزەکەم چۆنی و ئەحواڵتان شکر باشن، لەخوا بەزیاد بێ، خۆشەویستی و برایەتی مەجال مەدە دیسان دەستکەی بە غەیبەت و بوختانی ئەم و ئەو، باسی سیاسەت و تەلەڤیزۆن و نازانم چی. یەکسەر نیو سعات دانیشە، هەر چەند وتیان دانیشە بڵێ یا ڕەبی خوای گەورە بەرەکەتداری کەماڵتان خوا حافیز، ئەبزانە چەند خۆشەویست دەبی، تووشی قسەی دنیاییش نابیت، حەمد و سەنایەکی خوا، دوعایەکی خێر بۆ ماڵەکە. کاکە لە سەردانی نەخۆشدا وەڵڵی لە 5 دقە زیاتر گوناحە. کابران نەخۆشە، هەیە پاکردنەوەی پێویستە، وەڵی هەیە حەپ و عیلاجی هەیە لەسەر پشت ڕایان کێشاوە دەبێت 2-3 جار ئەم دیوادیوی کەی لە کاتێکە. وەڵی خەڵکم بینی وە لە لای نەخۆش دوایی بە ئێمە مامۆستایین، مامۆستا خێرتان دەگا لە مزگەوتە، لە خوتبەیە، لە وتاری عەسرانە، لە شەوانە، بەڵکو باسی بکەن کوڕە نەخۆشمان هەبوو، خۆشمان نەخۆش کەوتین بەهۆی ئەو خەڵکەوە. کابرا 2 ماڵی تری کردووە، ئەنجا خەوی نایە، ڕۆژێر خەوتووە بندیوار، خۆنیوەی عالمی ئەم وڵاتە خانە نشینە بە ناشکری ناڵەمتر، نازانم کێ فەرمانبەرە. موچەی بەلاژ وەردەگرێ، ئیشوکاری نییە، ڕۆژێ هەر نووسووە، شەوێ 2 ماڵی کردووە، ئەرە نەچین سەرەی نشی نەخۆشی فڵان کەسیش بدەین، وا سعات 9 برا وەختی نووستنە، سعات 9 دەڕوا، ئەمجا تا 12 هەڵناستێ. کابرا فەقیرە بە هیچ شێوەیە لە کۆڵی نابێتەوە، ئەم نەخۆشە داماوە خەریکە دەتەقێ، نازانن چی لێ بکەن. واللهی بەڕێزان بەم چاوانەی خۆم بینیومە، نەخۆشی هەبووە کیمیایی لێ دراوە، یعنی گورچیلەکانی وەستاون لە ژوورێکیان کردووە کە کەمە نابێت کەس بیبینێ، دەمامکی پێوەیە، یەک ڤایرۆس بەسەر یا بڕوە، ئەو زەرعی گورچی لە وشتە هەر هەمووی تێک دەچێتەوە، ئەو کلیانی دەوەستنەوە. ئەوانەی کە دەچن بۆ لای دەبێت دەمامکیان پێوە بێ، خێزانی خۆی، براکانی خۆی، ئەبێ دەستکێشیان لە دەستا بێت، تعقیب کرابن. واللهی بەم چاوانەی خۆم بینیمەوە لە قیامەتیشا پێمان دەژێڕنەوە، حاجیم بینیوە لەگەڵ ڕێزمدا کەشیدە ئەمەندا دەبە ئاوێکی چڵکن لە جیفانیا، کاکە لێم گەڕن دەلگای بەهینەوە کردووە بە 2 کەس گرتویانە، کاکە بۆ وا دەکەی؟ ئەمە ئاوی زمزمە بەدەستی خۆم لە مەککە تێم کردووە، بەخوا دەیبم بەدەمی بەدەست من بێز لە نەخۆش ناکەمەوە. حتا کوڕک بابک مام حاجی عیبە وەرە دواوە باوکم، ئەوە طبە، ئەوە دکتۆر دایناوە، ئەوە نابێت کەس هەناسێ بەسەریا بڕوە، ئەوە دەبە پیسەی جیفانی تۆ خوازانێ چەند میکرۆبی پێوەیە. بەو هەموو خەڵکە نەت، کاکە من خێری خۆم دەکەم، تخوا ئەوە ئیمانداریە، تخوا ئەوە گە بچێ بۆ حەج نەچێ باشتر نییە، تخوا عمرەی وا بیکەونێکی چییە، تخوا غەدر لە ئاوی زمزم دەکەی یان نا. دەواز بێنە 5 دقەی خۆ دانیشە، یەک دوعای خێر، ئینشاءالله بە زووترین کات چا دەبێتەوە، یا ڕەبی خوا پاداشتی ئێوەش داتەوە کە جوان خزمەتی نەخۆشەکەتان دەکەن و خوا حافیز براکەم لە 5 دقە زیاتر دامەنیشە، مەگەر ئەو نەخۆشە زۆر دڵی بە تۆ بکرێتەوە،
یەقینی ناو دڵت هەبێ و بە زۆر لەبەرت بپاڕێتەوە سعاتێ دانیشی ئەینا بڕۆ کاکە دەچی لە لای دوکانێکدا دەنیشی چەند دوکاندار ئەو کێشەی هەیە کابرا دەچێت بێ ئیشە لەسەر دوکانی کابراەک دانیشە کورسێکیان بۆ داناوە وەڵای ئافرەت دێ فەقیرە دەگەڕێتەوە لە ڕووی ناچێتە ناو دوکانەکەەوە یا ئەمیش پێعیبە بڵێ کاکە جان ئەمە شوێنی کەسابەتە برا تۆ ئیش و کارن نییە من مشتریەکانم دەڕەونەوە بڕۆ مەرحەبای کابرای دوکاندار من شوێنی کەسابەتە من قەت خۆم لە دوکانێکدا نانیشم ئەچێتە دەلاخانێکەوە سەرت چاکرد و سەرەکەت گوتۆ برام بڕۆ ئەوە پێشوێنی مناقەشاتی سیاسی و ئەوانە نێ غیبەتی ئەمە دوکانە شوێنی کەسابەتە چەند خۆشە ئیشەکەت جێبەجێکە و خواحافیز ئەچێ دایرەیەکەوە کابرا هەر پۆستێکی ئیداری هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتەوە باوەڕتان بێ شتێکی ناشرینە کابرا دادەنیشێ دەست دەکا بە چاخوانەوە ئێجە ناوی مدیرە حاڵتان چۆنەوە با بە خۆمە دیواخان نییە ئەوە هاتووە لەوێ خزمەتی خەڵک بکە ئەوە هاتووی ئیمزایەکی خاوەڵاتی هەبێ نابێ فەرقی من و تۆ ئاغا و کوێخا و مەسوول و مەلا و شێخ بکە ئەمە ئیدارەی حکومەتە ئەگە ئیشت هەیە واللهی من وەکو مەلایەک سوپاس بۆ خوای گەورە خەڵکی لەبەر خاتی خوای احترامی گرتوین کتابی دایرەم هەبووە داومەتە کارگوزارەکە بردوێت یەژوورەوە مدیر لە کامیرەکە و چاوی لێ بۆ هاتۆت بەرەپیرە نەچوومە ژوورێ وتمە برا ئەمە دیوەخان نییە ئەمە ئیدارەی حکومەتە ئەی ئیشەکەم هەر پێویست ناکە من خۆ بە تۆ بناسێنم یاسایی بوو بۆم بکە ئیمزایەکە وەکو ئەو خەڵکە یاسایی نەبوو خاتری کەس مەگرە وڵات بەوە کاول دەبێ وای لێدێ فەقیر و هەژار یەک ئیمزای بۆ ناکرێ ناسیا و دەسەڵاتدار و کەسایەتیەکان هیچیشان ڕاناوەستێ بەو خوای ئەو وڵاتە قوربەسەر دەبێ من ئەگەر ڕێزی تۆی بەرپرس و مەسوولم بوێ نابێ گلەی لێ بکەم ئەمە دایرەیە ئەمە دایرەی حکومەتە ئەو کورسیە مڵکی باوکن نییە لەبەر ئەوە با لێگەڕین با ئیماندارانە بیر بکەینەوە بەڕێزان ئاەتەکانی قورئان تێکەڵکێشی ژیانمان کەین نەک خۆماڵیانە با ئیماندارانە بیر بکەینەوە لەناو خەڵکا دادەنیشی لە مەجلیسا دادەنیشی لە ماڵا دادەنیشی سەیدەکی کابرا سەیری سەعاتەکەی دەکا یعنی ئینزارە کاکی تر وەڵڵاهی بێزار بووم ئیشم هەیە کابرا باوێشێک دەدا و دەست بە دەمیەوە دەگرێ موبایلەکەی دەردێنێ بە ماڵ و مناڵێرەوە هیچ ماوە بیێنن کاکە تۆ هێشتا حاڵی نابی هێشتا هەڵناستێ وەڵڵاهی چەندین خەڵک هەیە گرفتارە بەدەستی ئەمەوە بۆیە با ئیماندارانە بیر بکەینەوە ئەچینە باسی میوانداری کەسێک داوای میوانداری کرد لە جەنابەت وتی دەمەوێت بێم میوانت بم کاتن نەبوو جەنابەت کاتن نییە ئیش و کارێکی تایبەتی خۆت هەیە بەڕێزان ماندووی واللهی جاری وایە لە ئیش دەڕۆیتەوە خەریکە قاج ناگری خواخواتە ڕاکشەی لە ماڵەکەی خۆتە کابرا تەلەفۆن دەکات لە دەرگادا وەڵا کاکە میوانداری دەکەم تۆ لەم کاتەدا ماندووی نا هەر خەریکە ئاگال لە قسە نییە میوانی ترت هەیە چەند جارێ مەوامان لێ دێ میوانی ترت هەیە نانوشێشتی ئەو میوانانە حازرکەوە خوانی بڕە کابرا جوازبێشکە لە دەرگادا وەڵا میوانی تۆم زۆر ئاسایی بڵێ کاکە منەوەتان ژوورەکانم پڕە میوانم هەیە میوانی تایبەتم هەیە ئیش و کاری تایبەتم هەیە سەفەرت هەبوو خۆت حازر کردووە لەبەر دەرگا و کابرا دێتە بە دەرگا وەڵام میوانی ماڵیەوەی ماڵ و مناڵی شەمووی خۆی گۆڕیەوە سەفرەت هەیە دوای ڕەمەزان و کاکە ماڵ و مناڵ هەموو خۆیان حازر کردو بچی لەو دەشتە نان و چایەک خۆی زۆر اعتیادیە و یا عەزیەتی خەڵک نادەی بێ شەرعی ناکەی جلی ناشەرعی لەبەر ماڵ و مناڵتان نییە خۆ عافێتت بێ لەبەر دەرگا مناڵ چەند دڵیان خۆشە کابرا خزم تە بێگانەیە دۆستە لەبەر دەرگا قوت دەبێتەوە یان تەلەفۆن دەکا کاکە وەڵام میوانی ماڵیەوە ئینجا و مناڵە داماوانە هەموو دڵیان دەشکێ خواردن حازر کراوە تر شتەکە تێک دەچێت خێزانت نەخۆشە معقولە بەو نەخۆشیەوە هەستێنان و شەش حازرکە کاکە خێزانت حەزی بە میوان نییە خۆ ماڵەت چەندی پیاوە بەخوا لە ڕووی ئاینێ ئەوەندەژی ژنە حەزی بەم میوانداریە نییە ئەمڕۆ تەبیعەتی و جەوی تەواو نییە ئالێرەدا ئیماندارانە بیر بکەینەوە دەبێ بڵێ وەڵا بەڕێزەکەم ببوورە لەم کاتەدا داوای لێبوردن دەکەم ئەمڕۆ مەجای میوانداری تۆم نییە بگەڕێەوە فەرجیعوا نەوەڵا بگەڕێەوە لە کوێ هاتووی یەخوا بەخێر بێ خوا پاداشت داتەوە بەس من ئەمڕۆ ناتوانم میوانداری تۆ بکەم بەرامبەریش ئەگە ئیماندارانە بیر بکاتەوە وإن قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم آياتي 28 سورة النور أما قرآن أو كسش كبيان والله كاك داوي لبردن دكم ناتوانا میوانداری دکم لەبەر دەرگا گەڕایەوە ئەبێ زۆر دڵی فراوان بێ بڵێ مەمنونی خوام کە ئاەتێکی قورئانم جێبەجێ کرد ئەوە دڵ و دەروون میاسوودە کرد قەیچەکە براکەم دەیخینە کاتێکی تر ئەیکەینە سەردانێکی تر کەی مەجالت هەبوو جەرەسێکم بۆ بکە تەلەفۆنم بۆ بکەوە ئەمە ئیماندارانەیە بەڵام وەڵڵاهی ئێستا ئێوە خەڵک هەیە نەک ناگەڕێتەوە کوڕە خەڵک هەیە لە دەرگا نادا بەخوا دەرگاکە بە کۆڵەوە دەکات چیلۆنی کردوێتەوە لەسەر سەرت حازرەوە ئەنجا ئەسەلام عەلەیکوم بابە ئەم دەرگایە ئەم جەڕەسە ئەم تەلەفۆنە حتا چیلۆنی دەرگا دەکاتەوە خۆ بە مەدخەلەی ماڵاندا دەکات دوو دەرگا دەبڕێ تا هاتۆتە سەر سەرت ئەنجا سەیەکەی بەخوا مامۆستا عومرەیەکی خۆشمان کرد کوڕە بابە تۆ ماڵی خۆش بۆ پیس دەکەی تۆ هێشتا نازانی لە دەرگادەی
تۆ جارێ لێرە فێری لە دەرگادان بدە ئیزن وەرگرە ئیماندارانە بچۆ ماڵان ئەمجا بڕۆ عومرەم بۆ بکە ئەمجا بڕۆ پارە سەرف بکە ئەبێ ئەمجا لە ژیان حاڵی بی ئەی خۆماڵیانە چۆنە خۆماڵیانە هەزار عوزرمان هەبێ میوانی ترمان هەبێ ماندوو بین مناڵ فەقیرە خۆی حاضر کردو بۆ سەفرە و بۆ سەیران و بۆ سەفەر والله کاکە عیبە من خۆم بە پیاو دەزانم کاکە فەرمو وەرنە ژوورەوە جا دڵی خۆشەڵ یاخوا بەخێر نێم بە منی شکاوتان بێت ئەی چۆن سەفەرەکان لێ تێک دەین خۆ کامیان باشترە ئەوە خۆماڵیەکەی خۆمانە ئەوەی تریش خۆماڵیانە بیر دەکاتەوە من و تۆ بڵین کاکە وەڵای کاتی میوانداری منێ ببوورە ئەگە ئەم جارە بگەڕێیتەوە وەڵاگە پیاو بم بە عمری خۆم بە دەرگاتان نایەمەوە هەر لە دەست شوێن حیات دەبە جا بە ئێمە ژیانمان بەڕێزان ئیماندارانە بێ ئەم قورئانە کە دەیخوێنینەوە لە زنجیرە باسی شارەزا بەدا لەم شەو بڕیارماندا ژیانمان ئیماندارانە بێ یان خۆماڵیانە بێ بەخوا بە ژیانی ئیماندارانە دەبینە ئینسانێکی ڕۆشنبیری سەلامەتی ژیانێکی خۆش پڕ تەقەدم و پێشکەوتن و حەزارەت ئەمە هەر بۆ موسڵمان جوانە نەک بۆ خەڵکی بێدین یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی ئەوەی فێری دەبین بیکەین بە کردار لە ژیانمانە ژیانێکی ئیماندارانە بەسەر بەرین لە تەقالید و خراپەکانی ناو کۆمەڵگا و تەقالیدی خۆمانە خوای ڕزگارمان کەی هەموو کردارە جوانەکانیشمان بە پاداشتی قیامەت بۆ بنووسی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم